چین لای بابەتێک لە ئێستا پێما بێ بۆ خێزانەکان زۆر گرینگە لەبەر ئەوەی کە کاتێک تۆ ئەچیتە دەرەوە ئەبینی زۆرێک لە کەلوپەلەکان لە پێداویستەکانی ژیان نرخەکانیان گۆڕانکاری بەسەرا هاتووە گران بووە لەگەڵیشە ئەبینین موچەی زۆربەی زۆرمان لە ئێستاە هەر وەکو جاران ماوەتەوە گۆڕانکاریێک بەسەریان نەهاتووە هەر بۆی زۆر گرنگە تۆ ئەو بڕی داهاتە کە هاتە بزانیت لەگەڵ ئەم گۆڕانکاری بازاڕای ڕێکی بخێ جا لەسەر ئەم تەوەرە دوێن ئەمانێت بزانین چۆن خەرجەکانمان ڕێک بخێن چۆن موچەکەمان وا لێ بکەین کە هەم فریا و بەشی خەرجەکانمان بکات هەم ئەگەر بۆشمان کرا بڕێکی وەلا بخێن پاشەکەوتی بکەین بە بۆی کە لەسەر ئەم تەوەرەش بدوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر محەممەد علی پسپۆڕی ئابووری و دارایی لە هەولێری ئازیزەوە لەسەر بابەتەکە گفتگۆکەن دکتۆر محەممەد سڵاو لە بەڕێزت سڵاو لە هەولێری ئازیز بەیانیتان باش سڵاو لێبێت دکتۆر بەیانی باش بەیانتان باش سڵاو لە سلێمانی نازدار و خۆکە نازدار سپاس بۆ بەڕێزت دکتۆر محەممەد بێگومان نەزانین لە ئێستاە گۆڕانکاری بەسەر نرخەکانە زۆر هاتووە بەڵام بە هەمان شۆشکە ئاماژەم بۆ کرد موچەی زۆربەی زۆرمان هێشتا هەر وەکو جاران و ئەو بڕە پێشەوە کە وا ماوەتەوە کاتە ئێمە چۆن بەسەر خەرجکردنەکانمانە لە ئێستا گۆڕانکاری بهێنین چۆن خەرج بکەین دووبارە سڵاو و خۆشەویستی بێگومان تاک یان فەرمانبەر یان ئەوە کەسێک کە موچەخۆرە ئەویش ڕۆژانە خەرجیەکی هەیە و مانگانە یان ڕۆژانە دەستکەوتێکی هەیە کەواتە دەتوانین ئەوەی بڵین چۆن ئەو بەڵانسە دروست بکە بەڵانس لەو شێوەیە دروست دەکرێت ئەو فەرمانبەریان ئەو موچەخۆرە بە عام قسەی بکەین کە بڵێن موچەخۆر ئەو موچەخۆرە مانگانە چەندی بەدەست دەکەوێت لەو بژمە پارێکە لە دەستیەتی بۆ نمونە $1000 بەدەست دەکەوێت بۆ نموناڵین $1000 ملغێکی چاکە $1000 بەدەست دەکەوێت دێ هێدی لەو $1000 پێویستە سەرچەکانی خۆی وەردەگرێت بۆ نمونە ئەگەر خاوەن ماڵبی و خانەکەی کرێبی ئەوە بێگومان دەبی کرێکەی دەربینی دوێمینیان ئەگەر خەرجیەکی کارەبای مۆلیدەی هەبێتن دەبێت خەرجی کارەبای مۆلدەی ماگانە کە دەدرێت دەبی دەربینی خەرجی مناڵەکانی هەیە لە قوتابخانەنە لە ڕۆزانە لە هەر شوێنێک لە داینگەنە دەبی دەریبینێ کەواتە هێدی ئەو پارێکە بەدەستی دەکەوی دەبی خانە زیاد بکاتەوە ئەگەر لە کۆتاییەکەیدا بڵێک ما پارێ ماوە ئەو کات دەتانێت لەو پارەیە بەشێکی بۆ وەک ئێمە دەرێن بە کوردواری خۆمان دەرێن بۆ ڕۆژی ڕۆژ یان بۆ پێویستی یان بۆ چاکە هەڵیانگری لەبەرەوەی پارە وەزیفەی پارە ئەرچی پارە تەنها خەرجکردنی نییە یەک لە ئەرکەکانێتی کە خەرجکردن سەرفکردن و خەرجکردن و ئەرچی دومیەوەیە لە بۆ باستان کرد بۆ پاشەکەوتە ئەرکێکی دیکە هەیە بۆ وەبەرهێنانە بۆ بەرهێنانی پێ بکەی بۆ ئەوەی ئەو ماگانی کە بەدەست دەکەوێت ڕۆژێک لە ڕۆژان بە بژمەیەک لە پارێکە بەدەست دەکەوێت زیادیکەی ماگانە زیادکەی داهاتی ماگانە زیادکەی هیچ دووە ئەرکەکەشی لەوەیە کە بە شێک لە شێوەکان چاکەی پێ بکەی و بیکەی وەک تەبەڕعاتی پێ بکەی و بیدێ خەڵکانێکە پێویستیان پێ هەبی زۆر بەشێک لە بەشەکانی ئەرکەک لە ئەرکەکانی پارە گوتمان پاشکەوتکردن زۆر باشە دکتۆر ئەمە بۆی کە تۆ بتوانی لە کاتێکی ئاسایی ئەگەر گۆڕانکاری لە نێوان بازاڕ و لایەنی ئابووریان نەکرێت لە ناوچەکەیە بەڵامە بینیەمەوە ماوەیە کە ئەم گۆڕانکاریە کە بەسەر دینار بەرامبەر دۆلارە هاتووە بەرزونیزمیەکی هێزگار زۆری بەخۆیەوە بینوە ینی ئەو هاوڵاتیانەی کە پلانیان هەیە بۆ ژیان و مانگەکەی خۆیان چۆن ئەو موچەی کە هەیەە دابەشی کەم بەسەر پێداویستیەکانی خۆیانە و بەسەر ئەوەی کە چۆن بتوانن بژێوی ژیانیان و بەشێکی شوەکو داهات بۆ خۆیان هەڵبگرن بەڵام ئێستا زۆربەی هاوڵاتیان نازانێت چی بکات یعنی سێرەکات لەناو ئەگەر نمونێک بێنمەوە هەندێکیان لەناو سیتیەکانان ینی ماگانە کرێکیانەیە بە دۆلار ئێستا شەر بە دۆلار داوایان لێکەنەوە کە لەوانەیە ڕێژەکەی زۆر زیای کرد بێ بەڵام ئەم هاوڵاتی خۆی مەعاشەکە بە دینار وەرەگری ینی لەوانەیە لە موچەکەی بەشێکی زیاتری بڕوات بوو ئەوەی کە کرێکەی پێبات ینی ئەمەی کە لای هاوڵاتیان ئەم قەلەقیە دروست بووە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانەی ئەو کەسانە و تا چەند پلانەکانی ئەو کەسانە تێگەیات ئەوە لێ دەگەڕێتەوە لە بۆ سیستەمی دارایی حکوومەت سیستەمی دارایی حکوومەت لێرە درێغێکی زۆر گەورەی کردیە کە هێشتیتی تا ئێستا کە خۆی موچێ بە دینار دەدا بەڵام خزمەت گوزاریەکان خەڵکەکان و کۆمپانیەکان کار بە دۆلار دەکەن ئەوە غەڵەتەکە و کارەساتەکە لەلایەن ئیدارەکردنی
یان شێوازی ئیدارەکردنی سیستەمی دارایی وڵاتەکەیە ئەو لەلایەک موچە بە دینار دەدەن لە چ خزمەت گوزاریەکانی کۆمپانیەکان کە خزمەت بە هاوڵاتیەکان دەکەن شێوەک لە شێوەکان کە حەقێکە لە هاوڵاتێکا وەگرن کردیتیان بە دۆلار کەواتە ئەو حکومە لێرە مەترسەکەی دروست کردووە لێرە حکومە دەوی هەر دەست بەجێ بێ یەک و دوو ئەو نرخەی کە بۆ نمونە ئەو خزمەت گوزارانێک کە لە سیتەکان و پێشتر بۆ نمونە 50 دلاریان دەدا و 50 دلار لێکەکە 6,000 دەبی بۆ نرخێ بدرێ یا حکومت ئەو نسبەی کە جەناب دەگوتە لێ سەفەرقی کردێ لە دۆلار حکومت دەبی هەر شێوەک لە شێوەکان دەبی تعویزی فەرمانبەرەکەی پێ بکاتەوە و لە جیهان شتێکی متتەبع و دەبی وا بکرێ بەڵام ئێستاکە دەتانی بڵێن حکومت دەتانی خۆی لەو هەنگاوە ڕزگار دەکاتن دەرێمە لە قەیرانی دارایی دەژیم بەڵام لە قەیرانی دارایی دەژی دەتانی ئەو بەڕێزانەی کە پشتیان کڕیوە لە بەشەکانی وەبەرهێنان کە سەکەنینە یان شێوەک لە شێوەکانی دەکەم ملزەمن بەدانانی قستێک لە قستەکانی کڕینی ئۆتۆمبیلە کڕینی مۆبیلیاتە هەر شتێکە لە شتەکان حکومت بۆ هێوت مداخەلەش بکە بە بڕیارێک ئەگەرش حکوومەتیش پێیگرامی و یان لە لایویەوە ڕێگای پێنەوە دەکرێت بکرێتە یاساگ لە پەرلەمان نازانێ پەرلەمانیمە کاریویچیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان غەمخۆری بەشێک لە بەشەکانی یا غەمێک لە غەمەکانی هاوڵاتیانی خۆی نەبی وڵای دەکرێتن و زۆرش کرا لە وڵاتانیش کرایە تۆ من تێناگەم تۆ چۆن موچەت بە دینارە کڕینی فرۆشتنش لە وڵات بە دۆلارە شتێ نای بەقۆڵ بکرێ ئەگەر ئەوە چارە سەر کرا من بگومان هیچ مەترسیەک ناوی لێرە وە گوتمان خانەکردنی موچەی ئەو بەڕێزەی کە ماگانێکی بەدەست دەکەوی ئەو خانەدانانە ئەو کاتە قەت پێویستی بە و لەرزە و ترسە و ئەو قەیرانە نابی کە ئێستا هاوڵاتش قەیرانێک لە قەیرانەکان وا حکومە دەژی لە ناو داراییەکان لێرە دەبی بە شێوە چارەسەر بکرێت زۆر باشە دکتۆر محەممەد با ئەم پرسەرە لە بەڕێزت بکەم کە بە بەردەوامی ئەوترێت بڕێک لەو پارەی کە هەتا وەلای بخە بەڵام ئێستا تۆ ئەچیتە بازار موچەکەت زۆر جار ئەبینین بەڕاستی بەش ناکات چونکە نرخەکان گران بووە ئایا لە کاتێکا کە بەم شێوەیە نرخ ڕوو لە گرانیە بەڵام داهاتی تۆ وەکو پێشووتر وایە ئایا هێشتا هەر ئەبێت تۆ بڕێک وەلا بخەیت یان وەکو ڕۆژی تنگانە تۆ ئەبێت هەر ئەوە نەبێت کە بتوانانی فرای خەرجەکانت بکەوی بێگومان باسمان کرد لە بدایەت ئەرکەکانی پارە چهار ئەرکەیە چەند خەرجکردنە دویان پاشەکەوتە سێیان چاکەیە چارەمیشیان بۆ بەرهێنانە بەڵێ دەتانی بەشێک لە بەشانەی کە لە بەڵام بەچێ بە کەمکردنەوەی خەرجیەکانت لە شێوەک لە شێوەکان کە تۆ باسی لەوەی دەکەی قەناعەت بە خۆت بینی کە پێویستت پێ نییە یعنی بۆ نمونە لە ئەمە پێش هەموو شتەشی لە قوتابخانە پێویستمان بە شتێکی پێدەین پەروەردەی دارایی بەداخەوە تا ئێستا هیچ بەشێک لە شێوەکان من نەمدیتە لە هیچ پۆڵەکان یان لە هیچ قۆناغەکانی خوێندن باز لەوەی بکرێت کە تۆ چۆن پارەی پێیا دەکەی نەک چۆن خەرجی دەکەی مناڵەکانمان وا فێر دەکەین بە گشتی کە پارە خەرجکەن بەڵام تیان ناگەینین پارە چیە پارە هەر ئەوە نییە خاتون ئەوەی لە بەرکتە جەنابەت ئەو بەرگەی ئەو جلەی لە بەرت کردی ئەوە پارەیە ئەو مۆبایلی لە بەرکتە ئەو پارەیە ئەو وحدەی کە لە نام مۆبایلتە ئەوە پارەیە ئەو قەلەمە لە دەستە ئەوە پارەیە هەموو شتێک پارەیە تۆ دەبی لەگە خۆت دانیشی پێویستە هەموو کاتێک پاشکەوت دێ بەڵێ پێویستە ژیان پێویستی پێ هەیە لەبەرەوە ئەگەر لە بیرمان بیەمە ئێستا وەلەو نەمایە بە زاران لە خێزانەکانی ما لە داپیرانمان و لە باپیرانمان هاوینان زەخیرەشیان خەزن دەکرد لە بۆزستانێ گەنمیان دادەنە جۆیان دادەنە شتیان هوشک دەکردەوە ینی شتێکیان دانا دەیانگوست زستان پێویستمان هەیە ئەوەی ئیساڵانە بوو بێلەوەی کە هەر دینارەکیان بەدەست کەت وایە یان دایان کردە زێریان دایان کردە ئاڵتۆنیان بە شێوک لە شێوەکان هەریان دەگەت دەیان گوت لۆ ڕۆژی ئەوەی پێمان پێویستە بەڵام ئەوەی ئێستامە دەبینی نەخێر خەڵکەکە بۆ شێوانە بیر لە پاشەکەوت ناکە پاشەکەوت کەواتە ژیان کەواتە خۆبەستانەوە کەواتە خۆ قورتارکردن لە هەر شتێک کە دێتە پێشت خۆتی پێڕزگار بکەی لێرە ئەوەیە کە گوتمان چۆن لە منداڵی ڕا فێر دەکرین ئەمە پاشەکەوت بکرێت چۆن بە منداڵەکەمان تێدەگەین کە ئەو قەلەمەش پارەیە نەک ئەو وەرەقەی کە لە بەرچی منە یان لە بەرچی زەنابتانە یان لەویدیکەیە کە پێی دەرێن دراو تەنها ئەوە پارەیە ئەو کاتی کە فێر کراین بڵێ من لە جاتی
هەموو ڕۆژێ بۆ نمونە ئەگە هەموو ڕۆژ ئەگەر مانجێ دوو زابت چمە دەرێ ئەو کاتیێکەمە مانجێ جارێک چمە دەرەوەنانی لە خۆم دەزانم زەحمەتە دەزانم ئێستا خەڵکە چ دەرێ قسەکە بەڵام باشکەوتەکەت لە ناخواردنەکەت باشترە باشەکەوتەکەت لەوەی باشترە تۆ مانجێ دوو جابتی جلە قات بکری جارێک بیکڕە بۆ نمونەیەک لە برادران باسی دەکرد گوتی من لەگە کوڕەکەم چوومە دەرێ زانتان بۆ کڕی بۆ قوتابخانە ڕۆژی دووەم ڕۆژی سێم ڕۆژی چارم پێ رازی بوو بەڵام مانگە شتێ پڕی لە یەک لە مۆڵەکان دەگەڕان گوتی باوکەوت زانتایم دەوێ زانتا لۆ چێ کوڕم زانتام لۆ دەکڕێ گوتی بابە منۆ زانتایم دەوێ پێم جوانە گوتی لۆ دەکڕم بەڵام دەبی 3 ساڵ هەریگیری 3 ساڵ هەری ناگرم 2 ساڵ هەی دەگرم کەواتە گرێ بەستە چیان کرد لە بۆ 3 ساڵ هەر لە بۆ نمونە دەجێڕینەوە ساڵی دووەم منداڵەکە هات گوتی باوکە جانتاکەم کۆن بۆ گوتی کوڕم گرێبەستەکەمان 3 ساڵە بە شێوەگوی لە شێوەکان مناڵەکە 3 ساڵەکەی لەگە جانتایەکەی کێشە و کەتایەکەشکا بەخۆی تاکەی چاکردەوە کە دوو جێ درابوو ئەوە کەندێک درێژە ئەوە لێرە دەگەڕێتەوە ئێمە خۆمان پرسۆ پەروەردەی دارایی بکەین بەداخەوە شێوەکان هەل لە دەستگای ڕاگەاندنەوە ئەو جنابتان ئاماژەی پێ دەکەن پەروەردە کێ لە جیهان پێدرێن پەروەردەی دارایی لەگەر خوێندن کو ئەلفوبا فێر دەکرێت چۆن بیرکاری یەک زایدەن یەک دەکاتە دوو هەم جارە گوتیتم لە قوتابخانە فێرمان دەکرێت بەس کەس فێرمانە لەو یەکێک و قازانزەکەی یەکێک و قازانزەکەین تا بکرێتە دوو دەبی فێر بکەین چۆن قازانز دەکرێن بۆ نمونە لە بەریتانیای ساڵانە ئەگەر بزانم لە قوتابخانە 2 3 و 4 لە سەرەتاییەکان ساڵێنە جارێک لەسەر باوک و دایکە مناڵەکەی بباتە شوێنی کارکردنی تا منداڵە بزانێ باکۆ پارێک و پیادەکە تا قیمەتی پارێکی بزانێ تا بزانانی ئەو پارێک چۆن پیا دەکرێت نەک تەنها چۆن خەرجی دەکرێت هێدی ئەو پێدێنە پەروەردەی دارایی من لێرەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنی جوانەی بەڕێستانەوە داوا لە حکوومەت دەکەم هەر بە شێوەک لە شێوەکان کۆرسێکشی پەروەردەی دارایی بخەینتە ناو بەشەکانی خوێندنی ئەوەکان ئەو کاتی تۆ هەم کاتێک ئامادە دەبی ئەوەی پێویست نەبی ئەوەی زۆروری نەبی ئێستا بەڕای من ئەوەی کوردستان تێدا تێدەپەڕی ئەوەی جیهان تێدا تێدەپەڕی خەرجی خدیبی خەرجی پێویستیوی خەرجی کەمالیات نەبی خەرجی جوانکاری نەبی خەرجی زیادە نەبی تۆ گە جلکرد نەدرابی پێویست ناکە بچی بێ گۆڕی بۆ ئەوەی کەش خەی پێ لێدە یان ئەگەر جلکت کڕی پێویست ناکە مارکێک براندێک بی لە فۆقی میزانی خۆت بی جلک هەر ئەوەندێ بتپۆشی بۆ هەوەندەی نییە تۆ وەک کەساتێک لە کەساتەکان پێشاندا گرفانی خۆی کەسەکە خەرجەکانمان بکەین بەڵێ ئەمە لە هەولێرە دەنێن بە پێی بەرەت شەقاوی باوێ پێویست ناکە پازە بەتی فرێدە لە لەبەر بیۆم لە دوشتێ چەندە ئەوەندەی باوێ لۆ دەچی قەردەکەی زر چیرە گۆڕی لۆ دەچی پارەت نییە سیارێ بە قست دەینی و ماڵ منداڵت برسی دەکەی و بێبەرجیان دەکەی و بێکارەبا دەکەی وڵا سیارەی من لە سیارەی دەبی جیرانەکەم باشتر بێ سیارەشی بکرە بە قەدەر خۆدەوە پارێت هەیە سیارە کاری چیە ئەبتینی بودبە ئی هەندێ نییە خۆ ئەمبڵاز نییە کە خوا نەخواستە تووشی حادیسەک بێ قورتار کە سیارە هەر سیارە ئۆتۆمبیلە تۆن بێت جلک هەر جلکە ئەوەیە پەروەردەی داراییمان پێویستە پەروەردەکەش دەبی لە قوتابخانە دەست پێ بکە لە دایمەنیش لە نێوان ساڵی لە 2 ساڵی تا 15 ساڵیە لەو کاتێ پەروەردە چیتەوە و ڕوخسارێکی جوان بە خەڵکەکە پێشان دەدا باشێرە دەست پێ دەکەین دکتۆر زۆر کات کە بە پێی وتەکانی بەڕێزی ینی ئێمە قەدرێکی زۆر لە مناڵەکانمانەکەین و ئازانی خۆشمانوێن کە ڕۆژانە 3-4 دیناریانەینێ بەڵام نازانین لە داهاتوە ئەو مناڵە ناتوانێت پشت بەخۆی بەستێ خۆ نمونە جوانەکانی باس کرد ینی ڕاستە ناتوانین ڕۆژانە نین بە مناڵ بەڵام ڕۆژ ئەگەر 250 شێتێ لە بریشتێک بێرێ لە بریەوەی کە دانیە شوا بێرێ لە بریەوەی کە لەسەر سفرەکە پەرداخێڵە یارمەتی دایک بۆی کە بزانێت لە بەرامبەر ئەچێکە ئەمپاری وەرەگرێ یعنی ئێمە گەر بەم شێوە مناڵەکانمان پەروەردە کرد پێری ئەوەیەکەین پەروەردەی دارایی وەکوی بەڕێز ئاماژە و پیاد چەند گرنگە بۆ منداڵە چونکە تۆ تا سەرم باوکو دایکە لەگەڵ تۆ نابن سبێنێت تۆ خۆت ئەبێ لە سەقاچەکانی خۆ بۆسیت و داهاتت هەبێت چاوەڕێی ئەوە نەکەی کە یەکێک موچەیەکت باتێ نەخێر ئەگەر موچەش نەبێت چۆن خۆم توانم پارە بەدەست بێنم داهاتمە بێ کەواتە ئەمە چەند گرنگە نەک لە خناو خێزانەکان ئەمە بێتە سیستەمی پەروەردەوە ئەمە بێتەوەی کە چۆن دەرسەکانە وترێتەوە وانەیەکی شەبێ یاخود چەند ئامۆژگاریەکی دارایی هەبێ بۆی کە منداڵ هۆشیار کرێتەوە بەرامبەر ئەوەی کە ئەیدرێتێ ئەمانە بۆ خۆی لە خۆیان بەهای هەیە لە خۆی لە خۆیان نابێ بە زیایی بی ئەوەی کە پێویستە
بیکڕا ئەوەی کە پێویستنی هەڵیگرە بۆ بەیانی بۆی کە بتوانی شتی باشتری پێ بکڕی چۆن ئەم پەروەردێ ئێمە بیخێنە ناو سیستەمی خوێندن و سیستەمی پەروەردەکردنی خێزانەکانیشمانەوە. بێگومان من باسم کرد دەبی بتە کەسێکی زۆر گەورە لە ناو پارلەمان و لە ناو حکوومەت و لە ناو محفلی پەروەردەی هەرێمی کوردستان ئەنە بە شەرم لە چ بکەی من تێناکەم شتێک پێویست بە بۆ وڵاتەکەم و لە خەڵکەکەم و لە نیشتیمانم لە بۆ هاوڵاتەکانی دۆرا پشتی خۆم و لە بۆ خێزانم و لە بۆ کۆمەلگای من بۆ شەمی لێ بکەم تێناکەم یعنی ئێستا بۆ نمونە ئەوەی ئێستا قەیران ئێمە تێدادانی حکوومەتی خۆشمان پەروەردەی دارایی نەبووە پەروەردەی دارایی هەبوو ئەو کاتێک کە پارەی لە دەست بۆ ئەوی بەگە دەستی دەکات هەمووی خەچ کرد ئەگە پاشکەوتە چ کرد وایێتە ئێمە لە قەیران نەبووین بە ملیارە دلار هەر ملیارە دلار خەرج کرد و کردیانە جوانکاری شارەکان و بە شێوەک لە شێوەکە خەرچیان کرد و پارەیەکیان پاشکەوت نەکردە بۆ جیل و لەوەی خەڵکەکەدا دەفەرمێ ئێستا لە قەیرانێک دەژین بە کاملی کۆمەلگای هەرێمی کوردستان بە هەموو پەوەکانەوە پێویستمان بۆ پەروەردەی دارایی هەیە بەڵام چێ بیکە پرسیارەکە لێرە چێ بیکە ئەو لێ دەبی دەست پێ بکە دەبی کەمپینێک بۆ بکرێت دەبی خەڵکێک بۆ کۆ بکرێتەوە دەبی خەڵکێک بنێرینە دەرەوە بە پسپۆراتی بۆمان بێتەوە لە پەروەردەی دارایی منداڵان دەبی بەڕێزی جەنابی وەزیری پەروەردەی هەردوو تعلیم عالی و پەروەردە خوێندنی باڵا و پەروەردە لەوێ دەست پێ بکەین بەڕێزی وەزیری پەروەردە داوە لە تعلیم عالی بکە بەشێک لە بەشەکان بکرێتەوە ئایا لە کۆلێژی ئیدارە اقتصادی ئایا لە پەروەردەی بنەڕەتیبی لا شێوەک لە شێوەکان لەوێنە کۆرسای بکرێتەوە قوتابی لە سەفیەک فێر بکرێتن کە ئەو دینارەی کە باوچی ئەو هەزار دینارەی کە باوچی ئەگەر پێ بکرێت ڕۆژانەی پێ بدا چۆن باوچی پێیا کردیە چۆن پێیا دەکرێت چۆن خەرز دەکرێت چۆن تەبع دەکرێت چۆن چی پێ دەکرێت ئەنی پارە وەک چەک وایە وەک گول لە وایە ئەگە کە وەک دەمانچەیە تۆ ئەو کاتەی دێدەیە یەکێک لە هەر کەسێکی پارەکەی پێدێ خۆڕەتە خوشکتە براتە بە تایبەتی مناڵات تۆ زیاتر پارە لە مناڵەکان سەر دەکەی هەچ پارەکە چەکدایە ئەو مناڵی دەتانی خۆی بپارێزی خۆی پێ جوان بکە بۆ نمونە چەکی هەندێک نیە بەڵام دەشتانی ئەو تۆ بۆ چەکی منداڵی بە کوشتن بدەیت وەک زۆر دەبینین ئێستا خەڵکانێک بەداخەوە کە پارەی زۆریان بەدەست کەتووە پێمادی نەبووە خەڵکێک لەسەر فلاش و خەڵکێک لەسەر دوو قسەی قۆڕ دەکەنە قوربانی و دەکوژن و لەبەرەوەی پەروەردەی داراییان نییە لێرە دەست پێ دەکاتن هەر لە بۆ خۆشیش زێک تابام دەکرد دیتم گوتی باوکێک لەگەر منداڵەکە دێتم باوکەم بۆ بکرە دەرێ کوڕم ئێستا و پارەیم نییە لە دەست لە بۆت بکڕم دەرێ باوە چلەکەن دیوارەکەی وتی دوواری چی گوتی دیوارەک نییە پارەت دەداتێ شتێکی وا لێ دەکەی پارە دێتە دەرێ گوتی کوڕم ئەو بەسی ئایتیمی بانقی دەکرد وی دەزانی باب هێرەوە دەماندی دەچی وەرەقەکەی دانێ پارە لە لای دێتە دێ وتی کوڕم ئەوە ئایتیمی باقە معاشی لێ دەوەردەگرم مانجێ جارەکە کو تێگەیشتی گوت تۆڵە بابە گوتم هەر جاری ویست بە پارێ بچێت چەکنە دیوارە و دیوارە پارە لێوەندە گوتی ئەم بەخۆ هاتمەوە گوتی لێ بەخۆ هاتمەوە کە ئەو منداڵە چۆن هەڵە بووە لێوەندە فێرم کرد دوو ڕۆژ جارێک لەگە خۆم بیگەڕێنم کاس بۆ دیارە بەس خۆشە دکتۆر بچیتە لای دیوارە و پارە و باتێ وانە خۆشە کاو دیوارە نیە ئەو دیوارە هەبا خەڵک سڕی لەسەر دەکرد ئەوە مناڵە خەتا لە باوکەکە بەخۆاتەوە گوتی زانیم هەڵم کردیا تێم گەیاند کە دیوانیە پارەی دەدا ئەمنم مادی دەبم ئەمنم هیلاک دەبم تا بگەمە ئەو دیوارە و پارەیم بداتێ ئەوزە لێرە ئەوە خۆشە پەروەردەکردنی منداڵ زۆر خۆشە تۆ کە منداڵت گەورە دەبی دەگاتە تەمەنێک دەبینی شتێکی لێ دەرچووە مادیبوونی خۆت شتێکی لێ دەرچووە وەک لەو حەیەکە هەم ڕۆژە سەیری دەکەی وەک نیگارێک هەم ڕۆژێ ئەو ڕەنگە جوانانە لێ دەخینەوە بەڵام لەو لە دەستووە و لە دەست دوو یەک بەشێک لە دەستووە بەشێک لە دەست کۆمەلگای بەشێک لە دەست لایەنانی پەیوەندیدارن کە چۆن ئەو منداڵەت لەگە پەروەردی تو یەک دەبیت تۆ پەروەردەکانیان دکتۆر محەممەد با باسێک لە ئەوە بکەین تا چەند گرینگە هەم لە ئێستایەکە بەم شێوەیە گرانی لە بازاڕا هەیە هەم لە کاتێکە ئیشەڵڵا ئەم دۆلارە نرخەکەی سەقامگیر بێت پێویستەکە لە خێزانەکانە بۆ خەرجکردن دەفتەرێکیان هەبێت واتە کاتێ موچەکە بەدەستیانەوەیە بنووسن چیان پێویستە و هەر ڕۆژیش خەرجیەکانیان یەک بە یەک بینووسن ئەمە تا چەند گرینگە بڵی ئەو زەرۆی بنێتە سەرەوە کەەوە ئافرەتێکە لە ئەوروپا لە جیان دەدان
ئابووریە لەبەرەوەی تۆی دەچی لە بازار دەیکڕی لە بازاری دەیکڕی بۆ ددانە دەیهاری دەستا و ناو جەرگۆهناوتەوە لێوێن دەرەوە تۆ دەکەیت لێوێن دەچیگە خۆی لێرە ئەوە مشکلەکەمانە دیسان ئەوە ئافرەت بڕیاری لە سەردەدا ینی لە لای بەڕێستانەوە لە لای ئافرەتەکانمانەوە لە لای ڕبەت بێتەوە خێزانەکەیەوە چت بۆ لەسەر سفرەدا دەنێنی سفرەدانانەکە خەڵکەکەمە سە بەداخەوە هەرچی لە بۆ دادنێنی دەرێ تامی لێ ناکەم هەرچی لە بۆ دادنێنی دەرێ خۆش نییە هەرچی بۆ دەکەی دەرێ ڕازی نیمە لەبەرچی خەڵکە زۆر تامیان لە خواردن نهێشت چێژیان لە خواردن نهێشت هەموو ڕۆژێ گۆشت هەموو ڕۆژە ماسی هەموو ڕۆژە فلان 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 ئەوە هەندێک خێزان دەرێن بۆ بۆرەکە هەندێک ئەوانەی کە هەبوونن ئێستا هەموو شوێنی دنیا دەکەن تام چێژیان لە یەک لە بەشەکانی ژیان چێشکردنە یەک لە حاسەکان کە خوا پێێتی دە چێژی زمانە نیان هێشتووە لەبەرەوەی لە هەموو شتێکیان خوارد ئەوە بوو کە ئێستا خۆشترین شت لە ژیان کە چێشکردنە لە دەستیاندایە ئەوە دەگەڕێتەوە لە ئیسرافەکەی دەبینێت تۆ لایەنی دوم کە ئافرەتە ئەوەی ینی مام ناوەندیە یاتان لێنەوەی نەبوونە چۆن دەتانی سفرەی ماڵەکەی بڕازێنیتەوە بە پارێکی کەم دیمانەوە لە کاتی خۆی دیمان کە لە ساڵی 91 تا 97 خەڵکەکەیان برسی کردبوو ئەو حسار اقتصادێکە بەگشتی لەسەر عێراق و لەسەر کوردستان هەبوو خەڵکانێکشی لە گۆشتیان دروست دەکرد گۆشت نەبوو شتێکیان دەهینە ناو قاوڕۆ و نازان چودیان گول گۆشتی فەقیرانە ینی بەدیل هەبوو هەموو شتێک بەدیلی خۆی هەیە سینی دەنێ خواردن سێ شتە خواردن هەت چێژ نییە ڕەنگە ڕنگ چۆن لەسەر سفرەدای دەنێنی بۆنە کە بۆنەکەی لە بۆ دێ ئەوزە چێژەکەیتی ئەگەر تو گرانتری خواردن بۆ نمونونەکە کاڤیار و سیفوتەکانی جیهانە لە ناو دەریایەکاندا هەیە ئەگە بە شێوەیەکی جوان لە پێشدانێنێن تێژی لێوە ناگری ئەگەر ئەو سێ بزانێ بی کە باوەکە هەکە ڕووین لە پێش پیاوەکەی دانێ و لەگەم داڵەکانی دانێ بەس بە شێوازێکی جوان و دوو پارچە خیار و تەماتە ئێستا خێزانشتم دەرێ بەخۆی گەلە دکتۆر ئەو خاڵانی کە جەنابەت باس کرد هەر خۆی شێفەکانیش لەسەری هاوڕان ئەڵێن ئەبێت تەنیا خواردن لە تامەکانە بێ هەستەکانی تریش چێژی لێوەربگرێت کاتە بەڕێزت ئەڵێ ئەوەی کە بەڕێوبەری لە ڕاستیە خەرجکردنی ماڵە خاتوونە جا هەر ئێستا با من پرسیارەکەم لە بەڕێزت دووبارە بکەمەوە بۆی کە وەڵامەکەم دەستکەوێ من ئەم پرسیارم لە بەڕێزت کرد ئەوەی کە خەرجیەکان دیاری بکەیت بە تەمای چی بکەیت لەو مانگەیە بۆ بڕەپارە هاتە و هەروەها خەرجی ڕۆژانت بنووسی بۆی کە بەرچاڕوونیت هەبێ زۆر جار ئێمە خەرج ئەەکەین بەڵام بە پێویستی زین لە کاتە کۆتایی شۆدینەوە کە بیرەکەینەوە بین بەخوا خۆ زەروریش نەبووە ئەم نووسینانە تا چەند یارمەتی دەرە و هەروەها ئەگەر هەر لە بیریش نەچێتەوە بە تێڵکێشی کەم تا چەند بەیەکەوە گرنگەکە لە خێزانەکە ژن و مرد بە تایبەت بەیەکەوە ئەم خەرجکردانە بەڕێوە بەرن واتە یەک کەس نەبێتەنیا بۆ نمونە بدایت واسماکە گوتمانە ئەو کابرایە کە یان لەوانە بەس خێزانەکە نەوی ئافرەتەکە نێ لەوانە ئافرەتەکە پیاوکە هەردووچیان موچیان هەیە ماگانە چەندیان بەدەست دەکەی گوتمان ملیۆنێک دینار لەو ملیۆنە دینارە بڕیانەدا 500,000 سەرف بکەن ئەو 500,000 لەسەرەوە دەنووسێ ڕۆژ ئەوە نووسرا 500,000 یەکی مانگ چون مسواگە چیان کرد 150,000یان کرد چەند دەمینێ 350,000یان دەمینێ لەو 350,000 پاش هەفتێکی 50 دیکەیان دێنە سێسە هێدی ڕۆژانە چەندی خەچ کرد دەنینتە خوارێ تا لە ئاخیرەکەی قەرزان نەبێتەوە لێرەش دەمینێتن ئەو ئافرەتە باسمان کردەوەی چ دەکڕی چ لەسەر سفرەی خێزانەکەی دادێنێ بە شێوازێک ئەوەکەیدا دەرێ من نالێم چەندی خەچ کرد بنووسی من دەلم لە بدایەتە دەوی دانێ ئایا ئەو ماگە 500,000 دییناریان هەیە بەڵە 500 چانێ 400 چانە هێدی بنووسیتەوە ئاگاداوی چەندی ماوە بۆ دە ڕۆژی کۆتایی یان بۆ هەفتەی کۆتایی یان بۆ دوای ڕۆژەکەی کۆتایی ئایا بە یەک زاری دەچن پێویستی خۆراکیەکانی مانگەک لە سۆپارمارکێتێک دەکڕن یان ڕۆژانە دەکڕی من پێم وایە ئەگەر زیرەکانە بیتمانجێ جارە گەیان دووجان مان بکرێت لە بە کەموزیاری پارەکان بەتانە خۆیان بەستنەوە دەزانست پارێکیان لە دەست بە بۆ ئەو خەرجێکە هاتوو توش دەکەن دەچون و دێن و لە هەندێک شوێن دوورە خەرجی ئەوش خەرجەکەی ئەوەشیان بۆ پاشکەوت دەکرێتەوە کەواتە دەبی بزانیت چت بەدەست دەکەوی و چەندی لێ خەز دەکەی چەندت بۆ دەمینێتەوە ئایا دەمینێتەوە یان نامینێتەوە نەک من لەگەڵوەینیەوە ببوورە چەندت خەچ کرد بینوسیەوە لەوانە لە 15 مانجی هیچ نەمینێ
بەڵێ دکتۆر زۆر کاتیژە بینی لەوەی کە ئێستا زۆربەی پیاوان لەوانەیە ئەم گرفتیان هەبێ خانمەکان بە نامەیەک لیستەکەی بۆ نێرێ ئەم لیستەی تر خۆی لای خۆی کۆپی کردووە کە چی پێویستە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چۆن بتوانین بە پێی بار و دۆخەکە یعنی زۆر جار هەیە مانگێکەیە لەوانەیە بڕەپارێکی باشە لە بەردەمان بێ و پێداویستیەکان بە پێی پێویست بکڕی مانگێکیکە هەیە لەوانێش شتێک بێتە پێشەوە تۆ بڕێک پارەی زۆرتر لەوە سەرفکرێ بەڵام لەمایان کەمتر بکەیتەوە چەند گرنگە ئەم بەرز و نزمیە هەبێ بۆ ئەوەی کە بتوانی هەم داهاتی خێزانەکەت هەم داهاتی خۆت هەم نەبێتە ئەوەی کە کەم و کوڕی لە موچەکە تا دروست بێ لەو مانگەیە و نەتوانی پێداویستیەکان دروست بکەیت لە زۆر لە وڵاتان یان زۆر لە ئابووری ناسویان کۆمەڵناسەکان و بەتایبەتی ئەوانەی پەروەردەی داراییان هەیە دەرین گەورەترین دوژمن بۆ خێزان سەلاجەیە بازم بڵە بە کوردی ناوکەم بێسرە بۆ نایدێنێ سەلاجەیە ساردکەرەوە دکتۆر زیاد دەکرێت ساردکەرەوە باڵێ ساردکەرەوە لەناو ئەو ساردکەرەوە دوژمنی ئافرەت و دوژمنی پیاوشەوەرەوە زۆر شتی تێدا دەکرێت پێویست ناکرێت دوای فڕێ دەدرێت کەواتە بێ لەوەش زۆر شتی لێ دروست دەکرێت کە مەوادی حافیزەی غیزاییە و ئەوەش لە خۆیدا بۆ تەندروستی بەشەر باش نییە بۆ پێشتر زۆر جارەسە خەڵک دەپرسێت بۆ ئەوانەیە پێشمە تەندروستیان لەمە باشتر بوو لەبەرەوەی شتی فرێشیان دەخوارد شتی ڕۆژانیان دەخوارد هیچ شتێک نەدەچوە ناو سەلاجەیە هەم ئەتو تۆ ئەوەی لە ناو سەلاجەتە پارەی تووە هیچ شتێک بۆ بەلاژ ناتوە شتێک نەباریوە لێرە یەک لەو شتانە هەیە کە ڕۆژانە چ پێویستە ئەوەی بکڕی ئەگەر بازارە چی لە نێزیک هەبی دائمە سەلاجەکەت بە تەنها ئاوی تێدا هەبیان شتێک تێدا هەبیان دەرمانە تێدا هەبی بەڵام دانانی خۆراک و پاشەکەوتکردنی خۆراک و یان پواک و هەر شتێک لە سەلاجەدانان و خۆ لە خۆیدا گەورەترین هەڵەیە دەکرێتن لە خێزانەکان بەڵام ئەوەی پێشتر دەکرا سەلاجەکە کچکۆکە بوو ئێستا هێریوا لە کوردستان سەلاجە گەورە دەبی و دەبیتە سێ دەرکە و مدەچکەرێکتە غورفەش هەندە شتی تێدەکەن هەندە شت زیاد بووە هەندە شتیان تێدا ئەوە کردیە بەڵام ئەوە لە ساڵحی خێزان و کۆمەلگادان باشە دکتۆر زۆر کەس ئەبینی کۆمەڵێک لە هاوڵاتیان هەر ئەوەی کە بۆ نمونە ئەچێت بڕێکی زۆری خواردن لە سەلاجەکە یا لە ساردکەرەوە کادانێت یاخود بۆ نمونە برنج و ڕۆن و ئەمانە بە ڕێژەیەکی زۆر ئەکرێ ئەڵێ ئەمەش ڕێگەیەک لە ڕێگەکانی پاشەکەوتکردنە ئیتر مانگەکانی تر کەمتر خەرجەکەم ئەم شێوازی خەرجکردنە بەڕای جەنابەت ئەم با بڵێن بڕێکی زۆری خواردەمەنی کڕینە بەڕای جەنابەت دروستە؟ نەخێر هیچ دروست نیە پێمان گوت تەماشای ئەوەی ئەو باسی دەکات و یان دەکات سەیری باب و باپیرانی خۆی بکە چ ژیانێک دەژیان کە هەموو شتیان فرێش و تازە بوو سەیری خۆشی بکە بزانە هەفتەی چەند جۆرە حەبوو دەرمان و شرۆب دەخوا لە بۆ مەعیدەی و لەبەر ئەوەی زیادە خواردنی چیان بۆ گەرم کردیتەوە بە چ گەرم دەکرێتەوە خواردنە بۆ مایکرۆیش یەک لە ئەسبابەکانی جیهانە بۆ دروستکردنی ژێر 50,000 نەخۆشی تێدایە کەواتە مەتبەخ لە دەستنگۆیە خاتون ژیانی پیاو خێزان لە دەست ئافرەتە چۆن ئیدارەی مەتبەخەکە و ناندیدەکەی خۆی بکاتن چۆن سفرەکەی خواردنەکەی جوان بکە چۆن ئەو پارەی کە بەدەستی دەکەوی بهینی لەسەر سفرەکەی دانێ و چۆن کەمترین پارە بکاتە ناو ئەوەی زبلەوە لەبەرەوەی ئەوەی دەستە ناو تەنەکەی زبلی بێگومان پێش ڕۆژێک یان پێش چەند سەعاتێک پارە بووە ئەوەیانە ئافرەت دەتانی ڕایگیری ئەمەش هەر خۆی دەست پێوەگرتنەکە دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزە سپاس بۆی کەم ڕۆ لە هەولێری ئازیزەوە لەگەڵ ئێمە بووی بە هیوایەوەی کە خێزانە ئازیزەکان سوودیان لە ئەم تەوەرەی ئێمە وەرگرت بێت ئێمە بە بەردەوامی لەسەر تەوەرگەلێکی لەم جۆرە ئەمانەوێت زانیاری پێشکەش ئێوە بکەین بۆی کە زۆر جار خانەوادەکان بەڕاستی ئەناڵێنن بەدەست ئەمەوە سەرکۆ ئەڵێن ئێمە موچەکەمان هەروەکو جاران وایە گۆڕانکاری بەسەر نرخەکانەدەی فریا ناکەوین لەوتمان لەسەر دروستە بێ بۆی کە ئیشەڵڵا ئارامی ماڵەکان لەبەر هۆکاری دارایی تێک نەچێت